وكان الله على كل شيء مقتدرا. الله سبحانه وتعالى توانا دار بسر هر هەموو شتێکدا. بەخوا گەنجێتیەکەت ئاوا لە مناڵیەوە پێگەیشتی بووی بە گەنجێکی بەتوانە ڕۆژێک ئاوا بایەک دەتخا. ئەو کەسەی بە بۆکسێک خەڵکت دەخست ئێستا پیاڵە چایەکەت پێ هەڵناگیرە لەبەر پیریانە. ئەو کەسەی شەو ڕۆژ ڕێگات دەکرد و ڕات دەکرد ماندوو نەدەبووی لە وەرزشە ئێستا بە گۆچانەکەشەوە ناگەیتە مزگەوتەکەی پەناماڵتان. ئەو سەرمایه‌داری سەرۆت و سامانە زۆر بوون خەڵکت نەبینی لە شەو ڕۆژێکا کۆگاکەی بای ملیۆنە دۆلاری تێدا بوو بەیانی بە ئاوەدانی کردیەوە شەو بوو بە خۆڵەمێش تەندروستیت نەچی لە خۆت بایبی. چەند کەسێ لە ئەو پەڕی گەنجی و جوانیدا هەل لە خۆ بەبێ ئازار فەحسێکی کرد کوتیان بە سەرەتانتە تازە تۆ لێ بوویتەوە ئەژنۆیشکە چۆ قەبرەوە بەتەما بوو باوکودایشی لە پێشەوە بمرن ئەو میراتیوان بگری ئێستاکانە کوڕەکەی باوکودایەک لەسەر قەبرەکەی ڕاوەستاون نەچی بە پۆست و پلە و پایەکەت بنازی بەخوا هەمووی کاتیە ڕۆژێک ئەوە وەکو پوش و پەڵاش لە پایزا ڕەشەبا لەگەڵ خۆیان دەدبا ڕاپێست دەکا هیچ نامێنێ ئەوە پەروەردگاری زاڵی بەتوانە بەسەر هەر هەموو شتێکە کەواتە دەرسی یەکەم لە سوورەتی کەفا کە دەفەرمێت لەم هەفتەیە بۆ ئەو هەفتەیە بەرچاوت ڕۆشن دەکا ئەوەیە قەت لە مستەحیل مەترسە بڵێ مستەحیلە لە تنگانە چۆک دامەدا لە خۆشحاڵیدا لە خۆت بغڕا مەبە ئەوە دەرسی یەکەم بۆی کە لە سوورەتی کەفا ئەمە حاڵی بوو بێ ئەوە نور و ڕۆشنایی یەکەمی وەرگرت. دەرسی دووەم أو كاتي حين ترى الناس يتنافسون في جمع الأموال فقل والباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا. سورة الكهف آياتي 46 بمان دفرمي خەڵکی لەم سەرزەوێدا خەریکی دووشتن ماڵ و منداڵت هەبێ کوڕت هەبێ کچت هەبێ ئەمجا سەرۆت و سامانیان بۆ پێکەوەنی کاکە وەڵڵای ئەم خەڵکی لە بەیانیەوە دێتە دەرەوە حتا شەویش ئێستا خۆشەویش لە کوردستانی ئێمە و لە جیهانیشدا شەو ڕۆژ فەرقی نەماوە هەمووی وەکو مێرو دەجوڵێ هەر هەمووی بۆ ئەوەیە ماڵ و منداڵەکەی تێر بێ خۆش گوزەران بێ سەروەت و سامانی زۆر بێ دەی پەروەردگار لە سوورەتی ئەلکەهفدا کە هەموو ڕۆژانی جومعە زەڕورە بیخوێنینەوە بۆی لە تاریکستانەکانی ئەم سەرزەوێدا ڕۆ نەچین سەرگەردان نەبین لە سوورەتی ئەلکەهف ئاەتی 46 دەفەرمێ ئەلمال والبەنون زینەة الحیاة الدنیا بەخوا ماڵ و سەرۆت و سامان قەدەغەکراو نییە لە تۆ یاخوا ئەوەندە دەوڵەمەند بی خەزیێنەکانی دنیا لەبەردەستا بێ بەڵام بە حەڵاڵی بێ واللهی ما منداڵ جگەرگۆشە لە کوڕ و لە کەس بەرەکەتی خۆیە کە خوا پێت دەبەخشێ بەڵام ئاگاد لێ بێ چەند دیەتیەکەی شەر نییە چۆنیەتیەکەی شەرتە بەخوا شەر نییە دە کوڕکچت هەبێ والله خۆزگە بەوەی کوڕکچێکی هەیە بەڵام ساڵح و خواناس و دیندارە ئەوەیان مەرجە عەزیزەکەم